وعلى آل محمد. اللهم رب هذه الدعوة التامة. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، خوای گەورە میهرەبان ئامۆژگاریەکمان دەکات، دەفەرمێ ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم. ئەی ئیمانداران، وەکو ئەو کەسانە مەبن کە خوایان لەبیر چووە، وەکو ئەو کەسانە مەبن کە پەروەردگاری خالقی خۆیان لەبیر چووە. خوای گەورەش سزای داون، عقوبەی داون بەوەی کە خۆیانی لەبیر بردوتەوە، واتە خۆیان لەبیر چۆتەوە، کەواتە ئاگاداری خۆمان بین. یەکێک لەو شتانەی لەو عیبادەتانەی کە ئەنجامدانی یادی خوایە، ذیکری خوایە، و ئەنجام نەدانیشی لەبیرکردنی خوای گەورەیە. ئەو کەسەی نوێژ بکات خوای لەبیرە. خوای گەورە میهرەبان بە پێغەمبەر موسای فەرموو صلی الله عليه وسلم وأقیم الصلاة لذکری، نوێژ بکە بۆ ئەوەی منت لەبیر بێ. ئەو کەسەی نوێژ بکات خوای لەبیرە، ئەو کەسەیشی نوێژ نەکات خوای لەبیر چۆتەوە. با بڵێ دڵم پاکە، هیچ کاتێک دڵپاکی لەو ئینسانە نییە. سوێن بەخوا دڵی خائیس و ژەنگاوی و پیسە. بۆ دڵی تۆ لە دڵی پێغەمبەری خوا پاکترە صلی الله عليه وسلم. خوا نوێژی فەرز کرد لەسەری، لە دڵی موسا پاکترە سەلامی خوای لەسەر بێ، کە دەفەرمێ خوا دەفەرمێ نوێژ بکە. وەڵا دڵم پاکە، دڵ حسابە. ڕۆژێکە بێ ئەگەر تۆبە نەکەیت و لەسەر ئەو قسەیە بڕۆی، سوێن بەخوا لەگەڵ ئیبلیس و دژمنانی خوا حەشرێک لێرە جەهەنەمدا، چونکە ئەوەی نوێژ نەکات سەرنجامەکەی ڕوون و ئاشکرایە. با بەخۆشی بڵێ دڵ پاک. بۆی نوێژکردن ذیکری خوایە، یادی خوایە. هەتا نوێژ بکەیت زیاتر خوات لەبیرە، چونکە بەندایەتی خۆت، کۆیلایەتی خۆت ئەسەلمێنی بۆ پەروەردگار. ئەی پەروەردگار، من ملکەچی تۆم، سرم کە لە هەموو شتێک بەڕێزترە دای ئەنێمە سەر زەوی بۆ تۆ. بەڵام ئەو کەسانی کە لوتیان بەرزە و نوێژ ناکەن، ئەوانە خوایان لەبیر چۆتەوە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم بە بیلالی حەبەشی فەرموو ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، یا بلال أقم الصلاة أرحنا منها. نخير ونوت أرحنا بها، دوشت مانية. أقيم الصلاة، إما دلين أقيم الصلاة أرحنا منها. بلان بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم أرحنا بها. فرقي چية منها وبها؟ إما نيش دكين هنديك مان بوي لكولي كينوا، أرحنا منها بوي لكول مان بيتو بخوا باشو نيش دكم لكول كردوا. ئەم نوێژە کاریگەری بەسەر ئینسانەوە نابێت. یا بیلال ئەقیمی الصلاة ئەریحنا بها، نوێژ بکە با دڵخۆش بین، با دڵمان خۆش بێ، دڵمان زیاتر مرتاح بێ، چونکە ئەو نوێژە دڵت مرتاح ئەکات. بەڵام ئەو کەسانەی کە وەکو عورف و عادەت گرتویانە نوێژ نەکەم حەیامە چێ، ئەوە نوێژەکەت لە کۆڵەکاتەوە، مرتاحی ناکات، دڵخۆشی ناکات.
گرنگ ئەوەیە نوێژەکەی زوو تەواو بێ چۆن لە کۆڵی کاتەوە ئەبینی پێشی ئیمامەکەوێ لە مزگەوتە بۆ ئەوەی زوو نوێژەکە تەواوکەی دڵنیابە لە ڕکوع لە سوجود لە هەموو شتێکا پێشی ئیمام بکەوی حتا ئەو سەلام نەداتەوە بۆت نییە سەلام دەیتەوە هەر بۆ خۆت پێشکەوە هەر ڕابکە حتا ئەو سەلام نەداتەوە بۆت نییە سەلام دەیتەوە کەواتە سەری خۆت مەیەشێنە خۆت گونەهبار مەکە پێشی ئیمام مەکەوە ئەوە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم نوێژی دەکرد بۆی مرتاح بێ دڵخۆش بێ نەک بووی لە کۆڵی کاتەوە بەڕاستی نوێژ عیبادەتێکی زۆر گەورەیە یەکێک لە غەزاکان لە سەردەمی سەحابە و تابعیندا غەزای توستەر مەدینەی توستەر قەڵایەکی گەورە و شارێکی گەورە بوو فارس جەنگێک ڕوویدا جەنگێکی زۆر خوێناوی لە نێوان بێباوەڕان و ئیماندارانی سەحابە و تابعین ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگار لە سەحابە و تابعین و ئیمانداران بێت یەک ساڵ و نیوێک تەوقی حەسری شاری توستەریان کرد کە قەڵایەکی بەهێزی تیا بوو ئەم مسلمانانە 30,000 مسلمان بەرامبەر 150,000 کافر و بتپەرست و ئاگرپەرست وەستە 30,000 بە 150,000 پێنج قات بەڵێ قەدەری خوای گەورە وا بوو بەسەراتەکە درێژە چەند دەقەیەکی زۆر کەم پێش بانگی بەیانی قەڵاکەیان کردەوە لە ڕێگایەکەوە چوون و ژوور و قەڵاکەیان کردەوە و شەڕ و جەنگ دەستی پێ کرد لە نێوان چەند کەسە 180,000 شەڕ کرد زۆرە 180,000 کەس بە شمشێر و بەڕم و بەتیر شەڕکە بزانە چی کارەساتێکە چی کارەساتێکی خوێناویە ئالەو کاتەدا یەکێک لەو سەحابانی کە لەو جەنگەدا بوو ئیمامی ئەنەسی کوڕی مالک بوو هەر کاتێک باسی شاری توستەر بکرایە و قەڵایە بکرایە ئەگریا زۆر ئەگریا بۆچی ئەگریا فەرمی وەڵڵاهی لەو ڕۆژەدا چونکە کاتەکە کاتی بانگی بەیانی بوو جەنگەکە دەستی پێ کرد 150,000 قووەت بەرامبەرت بوەستەیە لەکوێ دەتوانی نوێژ بکەی بەڕاستی نوێژەکەم فەوتا ئەو بەیانیە وەڵڵاهی هەموو دنیام هەبوایە بەقەدەوە پێم خۆش نەبوو ئەو نوێژە بکەم هەموو کاتێک دەگریا دەیفەرموو ئەو نوێژەم ڕۆی چونکە بەهۆی جیهادەوە ڕۆی بەڵام تۆ بەهۆی جیهازەوە نوێژەکە دەڕوات ئەوە ئیماندارە یاخوا بەهەشتان پیرۆز بێ بەهەشت قابیلی ئێوە بۆ بەخوا نوێژێکی فەوتاوە چونکە جەنگەکە زۆری خایاند تۆ بەرامە 150,000 قووەت بوەستی گاڵتە نییە بخوا تەنها لە ژیانیدا لەو ڕۆژەی مسلمان بووە یەک نوێژێکی فەوتە ئەوش بەهۆی جیهادەوە بەهۆی شەڕ و شمشێر و ڕمەوە ئەی تۆ چی عزرێکت هەیە کە نوێژ ناکەی ئەوانە لەزەتیان لە نوێژ کرد ئەوانە چێژیان وەرگرت لە نوێژکردن ئەوانە خوایان لەبیر بوو بەهەشت قابیلی ئەوانەیە نەک دڵخائیسەکان و دڵژەنگاویەکان نەک ئەوانەی کە بێزارن لە نوێژکردن کاتێک کەرەنتینەکە ڕوویدا مسلمانی وا هەبوو ئالی مزگەوت وتی ئەلحەمدە دەست نەجاتمان بوو لە مزگەوت نەجاتمان بوو لە مزگەوت بەخوا حەیفە بەهەشت بۆ تۆ بێ بەخوای گەورە بەهەشت قابیلی تۆ نییە سوێن بەخوا سوێن بەخوا قابیلی تۆ نییە بەهەشت مرتاح بووی ناچی بۆ مزگەوت مرتاح بووی مزگەوت داخرا ئەوە دژایەتیکردنی دینی خوایە جا بۆیە ئینسانی ئیماندار دەبێ وەکو ئیمامی ئەنەسی کوڕی مالک ڕەزای خوای لێ بێ خەمی نوێژەکەی بێ نوێژێکی فەوتا بگری دووبارەی نەکاتەوە خوای لەبیر بێ بۆی خوای گەورە لە ڕۆژی قیامەتا لەبیری نەکا وازی لێ نەهێنێ لە دۆزەخدا خۆشەویستان هیچ کاتێ خواتان لەبیر نەچێ ڕۆژی قیامەتان لەبیر نەچێ چونکە بەڕاستی لەبیرکردنی ڕۆژی قیامەت لەبیرکردنی خوایە چونکە ئەو ڕۆژە تۆتی تا دەگەڕێیتەوە بۆ لای خوای پەروەردگار ئەو کەسەی لە خوا بترسێ لە سزای ڕۆژی قیامەت بترسێ بەردەوام خوای لەبیرە هەوڵەتات خۆی ماندووکە نوێژ بکە ڕۆژوو بگرێ عیبادەتی خوا بکە بۆ ئەوەی لەو ڕۆژە ناخۆشە ڕزگاری بێ ئەی ئەو کەسانی کە قیامەتیان لەبیر چووە ئاگایان لە قیامەت نییە پاداشتیان چییە سزایان چییە خوای گەورە دەفەرمێ وەقیل اليوم ننساكم
كما نسيتم لقاء يومكم هذا ومأواكم النار. لروجي قيامتها بأهل دوزخ وتري بيان دوتي وقيل اليوم ننساكم أمر إيما إيه ولا بيردكين واتل دوزختا واستان يدهينين إيما أمر إيه ولا بيردكين بوشي بما نسيتم لقاء يومكم هذا بهوي أويك إيه وأمر روجتان لبير شو أمر روجتان لبير كرت بچی لبیریان کرد بۆی کە هەوڵیان بۆ نەدا بۆی کە خۆیان نەناسی لە دنیادا بۆیە ئەمڕۆژ ئێوە لەبیر دەکرێن لە دۆزەخدا بەجێ دەهێڵڕێن جێگاتان ئاگری دۆزەخە چونکە لە دنیادا قیامەتان لەبیر نەبوو. ئێمەش زۆر بۆمان گوێمان لە قیامەت نییە چونکە شەیطان قوتابیەکانی ئیبلیس فێرمانی کردووە ئێوە چیتان کردووە گوناحتان چییە چیتان کردووە چیم کردووە کاک ئەوە قوتابیەکانی شەیطان ئەوە ئێوەیان فێر کردووە بەڵام پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێت سەحابە و تابعین هەمویان دەگریان لەبەر تاوانەکانی خۆیان لە کاتێکا پێغەمبەران تاوانیشان نەبوو سەلامی خۆیان لەسەر بێ سەحابەکان بە ساڵێک بەقەر ڕۆژ دوو ڕۆژ گوتە گوناه و تاوانیان نەکرد بەڵام دەگریان بۆ قیامەتی خۆیان ئیبلیسیش وای لە من و تۆ کردووە چیمان کردووە هەر کەسێک هەوڵێ بۆ ئەو ڕۆژی قیامەتە نەدا لەبیری بکە بە پێی ڕێژەی لەبیرکردنەکەی خوا لەبیری دەکات تەواو خوای گەورە دەفەرمێ فەذوقوا بما نسيتم لقاء يومكم هذا إنا نسيناكم دەی ئاگری دۆزەخ بچێژن بەهۆی ئەوەی کە ئەم ڕۆژەتان لەبیر کرد کە ڕۆژی قیامەت بۆی ڕۆژی قیامەت لەبیر مەکە ڕۆژێکی سەختە ئەو ڕۆژە لەبیر مەکە بەڕووتی حەشر دەکرێی بۆ ساحەی مەحشەر دەڕۆی ئاگاد لە کەس نییە نە کوڕ نە کچ نەدایە نەباوە نەخۆشک نەبرا نەبرادەر هیچ کەسێک تەنها خەمی خۆت بۆی ئەو ڕۆژە هەر کەسێک لە بیری بێ خۆی لە خراپە دەپارێزێ خۆی لە حرام دەپارێزێ خۆی لە خراپەکاری دەپارێزێ ئەو کەسێشی لە بیری نەبێ دەڵێت چیم کردووە من بەهەشتیم فڵان کەس بەهەشتیە هەمووی خوا لێ خۆش بوو ڕەحمەتی بەڵگە چیە خوا لێ خۆش بوو بەڵگە چیە ڕەحمەتیە بۆ لە خوا ناترسی ئینسانی ئیماندار دەبێ خوای لەبیر بێت ڕۆژی قیامەتی لەبیر بێ لە حەدیثێکی صەحیح موسلیم داهاتووە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە ناز و نیعمەتێکی زۆر بیری بەندەکانی دەخاتەوە خوای گەورە دەفەرمێ فڵان شتم بە تۆ بەخشی فڵانم پێت بەخشی فڵانم پێت بەخشی خوای گەورە دەفەرمێ ئایا ئەی فڵان کەس گومانت وا بوو کە دەگەی بە من ئەم ڕۆژە سەختە لە پێشتە گومانت دەکری ئاوا محاسبە بکری لەسەر ئەم هەموو شتە گومانت ئەکرد کە ڕۆژێک دێ بەرەو ڕووی من دەبیتەوە دەڵێ نەخێر خوای گەورە دەفەرمێ فإني أنساك كما نسيتني هەرکو چۆن تۆ لە دنیادا منت لەبیر کرد ئەم ڕۆژت لەبیر کرد ئەم بەیەگەیشتنت لەبیر کرد ئەمڕۆ منیش تۆ لەبیر دەکەم واتە واز لێ دەهێنم لە ئاگری دۆزەخدا بۆیە ئەوە وعدی خوایە تۆ هەر بڵێ خوا غەفور و ڕەحیمە خوا وعدی داوە هەر کەسێک قیامەت لەبیر بکەوە هەوڵی بۆ نەدا منیش لەبیری دەکەم تەواو ئەبێ سزاکەی بچێشی بۆیە خواتان لەبیر نەچێ ڕۆژی قیامەتان لەبیر نەچێ یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆشبی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی خوای شیفای نەخۆشەکانمان بدە یا رب العالمین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خوای گەورە ئامۆژگاری ئێمە دەکا ولا تكونوا كالذين نسوا الله ئەی ئیمانداران ئێوە لەو کەسانە ببن کە خوایان لەبیر کردووە خوا لەبیر دەکەن ئەو کەسەی کە زیکری خوا بکە خوای لەبیرە بە پێی ڕێژەی زیکرەکەت خوات لەبیرە بە پێی ڕێژەی زیکر نەکردنیش خوات لەبیر چۆتەوە بزان لە شەو ڕۆژێکا چەند سەعات کە بە خەبەری زیکری خوا دەکەی لە 10 سەعاتە نیو سەعاتی زیکری خوات کردووە ئەگەر لە 10 سەعاتە سەعاتێ زیکری خوات کرد نوێژە کرد و قورئانت خوێناوە زیکر کرد 9 سەعاتیشی ئاگات لێ نەمکەواتە تۆ 100 دەخوات لەبیرە
هەشە سەتا پێنج هەیە سەتا یەک خوای لەبیرە کەواتە ئەمە خەسارەتمەندیە لە حەدیثێکی صحیحی بوخاری مسلم داهاتووە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە دەفەرمێ وأنا معه إذا ذكرني هەر کاتێک عەبدەکەم ذیکری منی کرد و منی لەبیر بوو ئەوە من لەگەڵی دام بە عیلمی خۆم بە بیستن و بە بینینی خۆم لەگەڵی دام مادەم یادی من دەکات جا ئەگەر ئەو ئینسانە لە ناو مەجلیسێکا یادی منی کرد منیش لە ناو مەجلیسێکی لەوە باشتردا کە مەجلیسی مەلائیکەکانە باسی ئەو ئینسانە دەکەم دەڵێم فڵان کەس ئەی مەلائیکەکان فڵان کەسی کوڕی فڵان کەس فڵان کەسی کچی فڵان کەس ئێستا زیکری من دەکا و یادی من دەکا پێت خۆشە خوا لە سەروی عەرشەوە ناوت بهێنێ زیکری خوا بکە خوات لەبیر نەچی و ئەگەر خوای گەورە دەفەرمی ئەگەر ئەو ئینسانە بەتەنها زیکری منی کرد و یادی منی کرد منیش لە نەفسی خۆمدا یادی دەکەم ئەوە ئەو پەڕی ڕێزە بۆیە ئەگەر خوات لەبیر بوو خوا تۆی لەبیرە ئەی ئەگەر تۆ یادی خوا نەکەی خوای گەورە نە لاو مەلایکە باسی تۆ دەکا نە لە نەفسی خۆیشیدا باسی تۆ دەکات ئەمە دۆڕاویە کەواتە خواتان لەبیر نەچێت زیکری خوا زۆر بکەن ئەزانی پێغەمبەری خوا چۆن بوو صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە صحیح مسلم داهاتوە ئینەه لەیوغان على قەلبی جاری وا هەیە چەند چرکەیەک چەند دەقەیەک زیکری خوا ناکەم چۆن دەڵێ مەشغوڵ دەبێ ئینسان شتێک دەکا دەفەرمێ سەد جار دەڵێم ئەستەغفیر الله ئەستەغفیر الله خوایە من چەند چرکە و دەقەیەک لە تۆ غافڵ بووم خوایە لێم خۆش بە ئەوە دڵە ئەوە دڵێکە خۆشەویستی خوای تایە ئەوە دڵێکە ترسی خوای تایە ئەوە دڵێکە قابیلی ئەوەیەکە لە بەهەشتا بێ سەلامی خوای لەسەر بێ ئەگە چەند چرکەیەک لە خوا غافڵ بم بەهۆی مەشغوڵیە شتێکەوە یەکسە دەڵێم سەد جار دەڵێم خوای لێم خۆش بە خوا من و تۆ بێت چەند هەزار و چەند ملیۆن جار بڵین خوای لێمان خۆش بە ئێمە لە دەقە و چرکە و سەعات دەرچووە خوامان کەم لەبیرە بۆیە بەردەوام بڵێن ئەستەغفیر الله خوای لێمان خۆش بە چونکە ئێمە خوامان لەبیر کردووە پاداشتەکەی زۆر خەتەرە بێت لە قیامەتە زیکری خوا زۆر بکە بۆی ڕزگارت بێ بۆی دڵخۆش بی بۆی خەم و خەفەتت نەمێنێ ئەگەر خوا لەبیرکەی خوا تۆ لەبیر دەکا واز لێ دەهێنێ کەواتە ئەوە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم ئەو دڵە پاکەکەی بوو صلی الله عليه وسلم با ئێمەش بەو شێوەیە بین بێگومان نەخوێندنەوەی قورئانی پیرۆز ئیهمالکردنی قورئانی پیرۆز بەڵگەیە لەسەرەوەی ئەو ئینسانە خوای لەبیر چووە چونکە ئەوە فەرمایشتی خوایە کەلامی خوایە ئەمڕۆ چەند جۆزە قورئانتان خوێندووە شەو دوێنێ پێرێ بەسر پێرێ چەندێکتان خوێنە لە ڕەمەزانەوە چەند خەتم قورئانتان کردووە کەواتە بزانە چەندێ لە دواوەی چەندێ بێ ئاگای لە قورئانی پیرۆز ئەو قورئانەی کە لە ڕۆژی قیامەتە شەفاعەتت بۆ دەکا لە خزمەتی خوای گەورەدا ئەگە تۆ بیخوێنیتەوە ئێگە نەیخوێنیتەوە سوێن بەخوا شەفاعەتت بۆ ناکە شەفاعەت بۆ کەسێ دەکا کە خوێندە بێتەوە کردەوەی پێکرد بێ بەڵام تۆ نەتخوێناوە بەتەمای شەفاعەتی قورئانی نابێت شتیوان نییە کەواتە ئەو کەسەی قورئان دەخوێنێ خوای لەبیرە ئەو کەسەشی قورئان ناخوێنێ بەپێی قورئان نەخوێندنەکەی کەلامی خوا خوای لەبیر چۆتەوە ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ قورئانی دەخوێنا بە قورئان خوێندنە و گیانی دەرچوو ئیمامی ابن حەجەر ڕەحمەتی خوای لێبێ چەندەها زانای گەورە بەدەم قورئان خوێندنە و گیانیان دەرچوو ڕەحمەتی خوایان لێبێ دە هەوڵێک بدە لە دنیادا بیخوێنە بۆی لە کاتی سەرمەرگا بە ئیزنی خوا یا بە شایەتمان و بمریا بە قورئان خوێندنەوە سەتەها زانای گەورە لەم ئومەتەدا و چەندەها کەسە بۆ عەوامیش بوو عەوام بەسەر قورئانەکە یعنی مردووە کۆتایی پێهاتووە مردووە تەواو بەسەر بەرزی مرد بەڵام تۆش دوعا بکە بڵێ خوای ئاخرم بەخێر بگێڕی ئینسان ئەگەر قورئان بخوێنێ بەردەوام ئینشاڵڵا دڵخۆش دەبێت بەسەرهاتێک کۆتایی بە وتارەکە دەهێنم پیاوێکی بەڕێزە بوو داعیەک و بانگخوازێکی گەورە بوو ئەبوو تەڵحە ڕەحمەتی خوای لێبێت لە بەغداد لە نەوەتەکانە ئیعدامیان کرد لەگەڵ چەند قوتابیەکی خۆیدا ڕەحمەتی خوایان لێبێت ئەوانەی کە الحەمدوللا گۆڕ بە گۆڕ بوون بەڵێ
کاتێک کە ئەو کەسەی کە حەبلەکەی کردە ملی دەڵێ حەبلەکەم کردە ملی برادەرێکی لە تەنیشتی بوو تەڵەبەی خۆی بوو قوتابی خۆی بوو وتی ئەو حەبلە لە ملی ئەو بکەرەوە وتم بۆ وتی من بوومە سەبەب و هۆکاری هیدایەتی ئەو بەهۆی دعوەکە و بانگەوازەکەی منەوە گیراوە با ئەو مەرگی من بیرە من مەرگی ئەو نەبینم سبحان الله مادەم بەهۆی منەوە گیراوە ڕێگای خوان پێشان داوە ڕێگای قورئان و سنەت دەڵێ حەبلەکەم لە ملی ئەو کردوە ملی برا ئەو برادەرە ئەو ئەبوو تەڵحەی ڕەحمەتی خوای لێبێ کە مامۆسایەکی بەڕێز و بەتوانا بوو ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێ دەستی کرد بە قورئان خوێندن سورەتی تاها قورئانی خوێنا هەتا گەیشتە ئەو ئایەتە خوای گەورە دەفەرمێ وعجلت إليك ربي لترضى موسا فەرمی سەلامی خوای لەسەر بێ خوایە پەلەم کرد بۆ ئەوەی لێم ڕازی بیت ئەو ئایەتی خوێنا و کەوتە خوارەوە ڕەحمەتی خوای لێبێت ئەوە ئەهلی قورئانە ئەوانە ئەهلی قورئانن ئەوانە خوایان لەبیرە لەسەرە مەرگدا پێشتریش خوایان لەبیر بۆ بۆیە خوای گەورە لەسەرە مەرگا وایان لێ کاکە خوایان لەبیر بێ هەشە لەسەرە مەرگایە و حەبلەکەش ئەکەنە ملی زمانی نایەنە شایەتمانێ بێنێ چونکە لە پێشترا کەسێکی باش نەبووە خوای یارمەتی نەداوە بۆیە بەردەوام خواتان لەبیر بێ بۆی لە ڕۆژی قیامەتە خوای گەورە ئێمەی لەبیر بێ لە کۆتایدا دەڵێم خوایە گیان یا بە قورئان خوێندنەوە یا بە شایەتمان و لەم دنیا دەرمان کەمان مرێنە خوای گیان آخر وشەمان شایەتمان و قورئان بێت اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خويا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خيريان كدو يا ربي خويا قتابي كان من لوانا كان ينسر كوتوكي يا ربي خويا وكساري كيشون مشكلان هي بويان حلكي أواني نخوش شفاء بدي أواني قرزاريان بودبركي أواني درددار خويا درديان نسر لابري خويا آخر من بخير بجيري شويك روجك من مريني خذ لما راضي بي يا ربي خويا بأهل قرآن وذكر من قبول كي آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.